وەکی سەرناوێ پلاتفۆرمایەکی تیاژنێ کورد باکوور باکوورێ کوردستانê ez beşdarî vê civînê bûm me anî ziman ku ya herî muhîm Kurd û Kurdistan e ji me pêve kesî me tuneyê jinê Kurd divê sed sala pêşiya me de êdî dixwazin ku dengê xwe bilind bikin û aşîtiyek navxweyî çêkin aşîtiyek nav milletê çêkin ji me pêve kesî me tune me ev anî ziman û jina Kurd jî li her cî tundê zulm û êşê dibe wek jina Amînî ku ew jin ji bo ku Kurd bû wê kuştin ne ji bo porê wê bû me tiştê wisa anî ziman û me encamê baş jî girtin pêşwaziyak dilgermî dilxweşî jî li me kirin em spasiya wan jî dikin van jinê hevalê li vir û em dixwazin bêjin ku di vê civîna me de tu partiyê siyasî hizb tunene tenê yekîtiya jinê Kurd platforma yekîtiya jinê Kurd em beşdar bûne me fikr û ramanê xwe anîn ziman û em dixwazin ku em bibin pêşengiya yekîtiya milletê Kurd em vê dixwazin em dixwazin ku em vê platforma xwe berfireh bikin jinê çar perçê Kurdistanê bi platformek berfirehî bandorê li yekîtiya milletê Kurd û jinê Kurd bike. دیارە ئێمە وەکو گروپی ژنانی ئازاد لە باشوور ئێمە گروپێکمان دروست کردووە ماوەیەکە کە کۆمەڵێک ژن لەناو ئەو گروپین کار بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانەکەین و کار بۆ پرسی ژنەکەین بە خۆشحاڵیەوە ئێمە پێشوازیمان کرد لەو وەفدەی باکوور کە پێکاتبوون لە چەند ژنێکە لە ناو پلاتفۆرمی ژنێن کورد لە باکوور هاتبوون بۆ هەرێمی کوردستان بەڕاستی ینی سەردانەکەی ئەوان زیاتر ئامانجەکەیان ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین لە هەموو پارچەکانی کوردستان بەتەکید ینی هەر یەک جۆرە زروفێکمان هەیە بارودۆخێکمان هەیە پێویست بەوە دەکا بەڵام ژنانیش کار بۆ ئەوە بکەن کە چۆن بتوانن هەماهەنگی دروست بکەن لە نێوان هەر چوار پارچەکە بۆیە ئەوان پێشنیاری ئەوەیان کرد کە چۆن بتوانین ئێمە ئەگەر لەوانەیە زروفی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا زۆر ئەوە نەبێت ینی ئێستا بتوانن پلاتفۆرم دروستکەن و ئەوە بەڵام باشوور و باکوور ئێمە ینی هەم ئەوان پلاتفۆرمیان هەیە هەم ئێمەش ئەو گروپەمان دروست کردووە چۆن بتوانین لەگەڵ یەکتری هەماهەنگ بین لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان ئەگەر بکرێت لە پارچەکانی تریش ئەو پلاتفۆرمە دروست بکرێت بۆ ئەوەی هەموو ژنانی کوردستانی هەر چوار پارچەکە بتوانین کار لەسەر ئەو پرسانە بکەین و بتوانین گفتوگۆی زیاتر بکەین لەسەر ئەو پرسانەی کە پەیوەندن بە پرسی نیشتیمانی و پرسی نەتەوەیی و هەروەها پرسی ژنان. کید خۆتان نەزانن ئێستا شۆڕشی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە سەرۆکایەتی ینی ژن سەرۆکایەتی دەکات بە دروشمی ژن ژیان ئازادی ئێمەش پێمان باشە وەکو ژنانی هەم ڕۆژئاوا و یعنی ژنانی باشوور و هەم باکوور کە بتوانین بە سەرکردایەتی ئەوە بکەین کە چۆن بتوانین کار لەسەر ئەو پرسانە بکەین و چۆن بتوانین پرسە نیشتیمانیەکان زیاتر زەق بکرێتەوە کار لەسەر ئەوە بکرێت کە گەلی کورد گەلێکە کە حەزی لە ئازادیە حەزی لەوەیە کە سربەخۆ بێت و کار بۆ ئەوە بکەین کە بە تایبەتیش ئەوە 100 ساڵەی پەیماننامەی لۆزان بەرەو کۆتایی دەچێت ئایا کورد چۆن بتوانێت ینی دوای ئەو 100 ساڵی پەیماننامەی لۆزان کە تەواو بوو چۆن بتوانێت کار لەسەر ئەوە بکات کە کورد سربەخۆ بێت چۆن بتوانێت کە کورد زیاتر ئازاد بێت لەوەی کە هەیەەوە ئەو تۆقاندنە ئەو تیرۆرەیکە لەسەری هەیە چۆن بتوانێت کاری لەسەر بکات بۆیە ئەو پرسانە گرینگە و ئێمەش بەتەکید یعنی لەگەڵ ژنانی پارچەکانی تر هەماهەنگ ئەبین بۆ ئەوەی ئەو پرسانە تاوتۆ بکەن.